نزیکەی هەفتەیەکە بجووتنەوەی گۆڕان لەسەر داوای یەکێتی نیشتیمانی کوردستان پرۆژەیەکی ئاڕاستەی ئەو حەزبە کردووە و یەکێتی دەیەوێت بۆ چوونی گۆڕان وەربگرێت سەبارەت بە چارەسەرکردنی کێشەکانی هەرێم. بەپێی زانیاریەکانی NRT کە لە سەرچاوەی باڵای ناو گۆڕان و یەکێتیەوە دەستی کەوتووە، پرۆژەکە لەسەر ئەو بنەمایە ئامادەکراوە کە گۆڕان و یەکێتی تیایدا هاوبەشن، وەک گۆڕینی سیستەمی حکومڕانی هەرێم لە سەرۆکایەتیەوە بۆ پەرلەمانی. گۆڕان ئێستا چاوەڕوانی وەڵامی یەکێتی دەکات لەسەر پرۆژەکەی. ژنیارەکان هەندێک لە خطوتی یا نقاتی پرۆژەکەی کە بختیاریش پێشکەشی کرد بۆ ئەوشی تایە بۆ هەوڵدانە بۆ ئەوەی کە هەنێ دیدگای هاوبەش یا هەنێ نقاتی هاوبەش بۆ هەرێم و بۆ پەیوەندی نێوانمان و بۆ ئایندەی منتقەی سلێمانی و ئەو منتیقانە هەمووی بە کوردستان بە شێوەیەکی گشتی بگرێتەوە. لە هەنێک بۆ چوونە جیاوازیمان هەبێ، بەڵام لە خاڵە نەگۆڕەکانی ناو پرۆژەکە هەمومان هەردوو لامان یەک بۆ چوونمان هەیە. لە پرۆژەکەی گۆڕاندا جەخت لەسەر نزیکبوونەوە و هەماهەنگی نێوان فراکسیۆنەکانی گۆڕان و یەکێتی و تیمی حکومەت بۆ کاراکردنەوەی پەرلەمان کراوە. یەکێتی پرۆژەکەی گۆڕانی داوەتە ئەندامانی مەکتەبی سیاسی حەزبەکەی و داوای ڕاوبۆچوونی ئەوانیش دەکات لەسەری. یەکێتی گۆڕانەوە بێ و ڕێبخەون بڵاوی ماڵی کورد کۆ بێت و من لەگەڵ ئەوام ئەو ڕێخەوتنە بۆ ئەوە نەبێ دژی هیچ لایەک بێ و ئەو دوو لایەنە کە ڕێخەوتن مەفروزە بە نێتێکی تازەوە بە فکرێکی تازەوە بچن لەگەڵ پارتی پێک بێن کە بتوانین شتێ بۆ ئەم میلەتە بکەین. ئەم ناکۆکی و ناتەبایەی ناو لایەنە سیاسیەکانی کورد نەبێ بە باعیسی تێشکاندنی ئەو بەرهەمەی کە بۆ کورد خەرکەیەتە خایەوە. بەپێی زانیاریەکانی NRT یەکێتی لەسەر پرۆژەکەی گۆڕان دەیەوێت داوای کۆبوونەوەی دووقۆڵی لە گۆڕان بکات تاوەکو باز لە خاڵە هاوبەش و ئەو خاڵانەش بکات کە لەسەری ناکۆکن. پێدانی پرۆژە بە یەکێتی لەلایەن گۆڕانەوە لە کاتێکدایە کە پێشتر یەکێتی پرۆژەیەکی داوەتە گۆڕان و داوای کاری هاوبەش و لێک نزیکبوونەوەی زیاتری هەردوو لای کرد. لەسەر پەیوەندیەکانی نێوانیان گۆڕان و یەکێتی چەندین کۆبوونەوەی دووقۆڵیان ئەنجام داوە، بەڵام هێشتا دایانەوێت گفتوگۆی زیاتر بکەن بەتایبەت لەسەر ئەو بابەتانەی ڕای جیاوازیان لەسەری هەیە. 4 ساڵ پێش ئێستا تاڵەبانی و نەوشیروان مستەفا بەردی بناغەی لێک نزیکبوونەوەی یەکێتی و گۆڕانیان دانا و ئێستاش سەرکردایەتی هەردوو لە مەیلیان بەلای ئەوەدایە زیاتر لێک نزیک ببنەوە و لەم قۆناغەدا هەنگاو بەرەو ڕێکەوتنی سیاسی بنێن. هێمن مەحموود NRT سلێمانی.